شرتتا روجي حشر خلياي من بيت شاويا ويلي سحراب بهمشام تركك مخيش وديار الشرط وقع مجنوني بيك زم دشتك بمسكنم تابيا همنين قبري تنقتر هاي ليل شلت وقف فرهاد ليلي وقل يا نشيرين هالقرم تعال باي كوي فراقا جاهل ميادقا اي شربي لدوايتو تركي دنياكم بويني مجنونا يرون سحراكم ديدك كاملة ورجوة من عشناتهم روحك ديدك كاملة ورجوة من عشناتهم روحك عشنايا كي بيانوا روحك
حكم خوا دەستان خۆش بێ دەنگتان نازێت سپاسانەکەین. بەڵێ بینەرانی عزیز بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێت لە هەر شوێنێک هەن لەگەڵ هاوکارم کاک دانیار نورەدین لە ستودیۆی سیگەوهەر لە خزمەتانین. ئەم شەویش لە کۆڕێکی عیرفانی و هەروەها لە دیدگای شاعیرانی کلاسیک و لە ڕوانگەی ئەدیبانی نێومێژووی ئەدەبیاتی کوردی و گەڕانەوە بۆ عیبادەت و هەروەها پەرستشەکان و گوزەرێک بەنێو مێژووی ئەدەبیاتی کوردی ئەو باگراوەندە ئاینی و معریفی کە لە نێویدا هەیە بە میوانداری میوانێک ئەزیزەکانمان مێ دەکەین. ئەم شەویش بتوانین کۆمەڵێک زانیاری گرنگ و هەروەها چێژبەخش بەوێ عزیز بخشین، هەروەها هاوکاتیش مەجلیسێکی جوانی نەغمەخۆشانی سرود و مناجات لێرە لەگەڵمانە بن ئینشەڵا بە درێژایی بەرنامە لە خزمەتتان هاوین. دەستخۆش بێ مامۆستاگیان، سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان، تاعات و ڕۆژوتان قبوڵ بێت ئینشاءڵڵا. ئازان لە بەرنامەی سیگەوهەر ئەم شەویش لە خزمەتتاندا دەبین بۆ هیوایە کە دڵ و دەرونی هەموو لایەکتان ئەم شەویش ئارام بکەینەوە بە کۆمەڵێک سرود و مناجاتی ئاینی و بتان خێنێنێ و کەشێکی عیرفانی و بتان گەڕێنینەوە بۆ ئەو ئەدەبیاتە کۆن و کلاسیکەی کە لە نێو کووردا هەبووە، بە تایبەتی تر لە بابەتی مناجات و ئەو شعرانەی کە پێیوەستن بە خواپەرستی و بە عیبادەتەوە. میوانەکانم پێتان دەناسێن بەڕێز کاک خەلیل شەکراری سرود بێژ، هەروەها مامۆستا محەممەد شاد شاعیر و مامۆستا عوسمان سەنگاوی شارەزای ئەدەبیاتی کوردی و کاگە من پێنجێنی و ئەو تیپازەیە خوا بەخێر بێن. قەدار بوو هەر شوێ گەوهرێکمان هەبێت، بەس ئەم شەو سێ گەوهرمانەیە حساب بکەین ئەو کاتە لە سی گەوهر تێپەڕێ بێ بنەوە گەوهر بەدڵی بینەرانەوە ئینشاءڵڵا. تقریبا هەر سێ ناوەڵام یەک و دوو سێ و چوار و بەخۆشتەوە پێنج و شەش و حەوت گەوهرمان وڵاتی قوربان سەقیبن لە دەسی تێپەڕێ بنای بەرنامەکە بگۆڕین. خوا بەخێر ئێستا چاوە ئۆسمان گیان بەخێر بێن. سپاسەکەم سەلامی لە بەڕێستەوە دەست پێ بکەم ئەگەر خواپەرستی دینداری ئەو عیبادەتانی کە ئیکەین لە دڵ و دەرونی تاکە وێنەیەکی هەبێ یاخود لە زیدیدا بە شێوازێک بێ تەنانەت مامۆستایانی ئاینیش لە دیدی شاعیرانی کۆندا چۆن چۆنی بووە بەوەی کە ئەوان ئەو خواپەرستیان خستۆتە سەر وەرەقە و بەیانیان کردو کە تاوەکو چەندین ساڵ ماوەتەوە ئێمەش ئێستاژەر چێژی لێ دەبین لە ڕووی دەرونیەوە. بە ناوی خوای گەورە میرەوان سپاس بۆ بەڕێستان، زۆر خۆشحاڵم لەگەڵ خزمەتی ئەم برا بەڕێزانە و محەممەد و جەنابتانە بوو. سڵاو ڕۆزم بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستی شێخ خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ کات و ڕەمەزانێکی پڕ لە خێر و بەرەکەت و خۆشی بێ ئینشاءڵڵا بۆ هەموو لای. بەوە دەست پێکەم پرسیار لە نزار قەبانیە کە نەڵێن پێناسەی شعر چیاڵە ملیۆنە پێناسە هەیە. لەو قەناعەتم ئەگەر ئەم پێناسەش بۆ عیبادەت بێ مامۆستا محەممەد لەوانەیە بڵێن عیبادەت پێناسەکەی چییە بە قۆناغبەندیەکان ئەگەر بەوەی بێ کە خوای گەورە میهرەبان فەرمانمان پێ ئەکات وما خەلەقت الجن والإنس إلا ليعبدون. دوایەوەش وەکو پێغەمبەر بەیانی کردووە پاشانیش فوقەها کە ڕێوڕسمێکیان داناوە بۆ بابەتی عیبادەتەکان کە عیبادەتەکان بۆ جۆرە واتە سیستەمێکیان ڕێوشوێنەکان دانا کە بە شێوازێ بێت. ئەمێنێتەوە دیوێکی دیکەی عیبادەتەکان کە ئەو دیوە بریتێ لە دیوە عرفانیەکە و دیوە باڵتنیەکە عیبادەتەکە کە ئەسڵیش ئەوەیە کەوا ئینسان عیبادەتەکان کاتی ئەکرێ بریتێ لە عیبادەتانی کەوا لەگەڵ ڕۆحە دەرەچێت یاخود دڵ داوای ئەکات. الإيمان ما وقر في القلب والصدق والعمل. ئەوەی کەوا عملەکە تەصدیقی ئەوە کەوا لە دڵایە. هەزار جارەگەر تەصدیقەکە عملەکە بێ بەڵام دڵێک ئەگەر شتێکی نێکرد بێت بۆی کەوا لە دڵا ئیمانی بۆ شتە بێت لەوانەیە عملەکە زۆر ئەو تام و چێژەی نەبێت. بۆیە زۆر جار مامۆسانی بەڕێزی مەجموعە بە کاتێ باسی عیبادەتەکانەکەن باسی هەندێک جارێ عیبادەتەکان بە عیبادەتێکی ڕۆحی تێکەڵ بێت وەگەر ناڕۆحی تێکەڵ نەبێت وەکو فەرمووتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت خوای گەورەیش محتاجی برسێتی و تینەتی منێکەوە وەکو ڕۆژویەک. لەوانەیە ئەو هەست و کەوتێکەوە ئێمە نامانەوە نوێژەکە ڕۆحێتی لەگەڵانە بێت بە حەقیقەت شەن نوێژە نەبێ چونکە ئەو ئەدای داوا ناکە بۆ خوددا ئیقامی نوێژەکەمان لێکات. عیبادەتەکان بەو شێوە ڕۆحەیە گەر تەماشا بکرێ معنای عیبادەتەکە ئەبەخشێت و چێژە دیکە بە عیبادەتەکە ئەبەخشێت. بۆیە زۆر جارێمە کاتێک سەرگوزشتە و سیرەی خواناسان و پیا و چاکان بۆ خۆسڵحانە بینین جۆرێک لە عیبادەتەکانیان هەر خوێنەوەکەش چێژ بە ئێمە بەخشی ئەبێت چێژێکی بە خودی خۆشیان بەخشی بێت. ئەو چێژێکەوە ئەوان پیان بەخشیوە گەشت ئاسێکی وە کەوایکی لە عارفەکان ئەڵێ ئەوەی کوا لە ناوناخی ئێمەدایە لە عیبادەت و خۆشەکان عیبادەت ئەگەر پادشەکانی دنیا پێمە بزانن بۆ خۆشیە لەوانی بەشوشێ بێن لێمان داگیر بکەن.
ئیتر گەشتۆتە چ مەقامێک باقەت و مەقامێکی تایبەتی بووە کە ئەشێ بڵێن بەس خودی خۆی هەستی پێ کرد یاخود کەسێک دیکە وەکو ئەو کە عیبادەتی کردو هەستی بە و حاڵەتە کرد بێ جەناب ئاماژە بە هەندێک بابەتی ئەدەبیات کرد ئەمە جاوەرە بڵێن عارفەکە یاخود ئەو کەسێکەوە لە ڕوانگەی تێڕوانی خۆیەوە بەو عیبادەتەکانی وڕانی بێت و ئەگەر کەسەکە بابەتێکی ئەدەبی لە ناو ناخیدا بێت و هەروەخوای گەورە باری ئەدەبیاتی پێبەخشی بێ ئەمە زۆر جوانتر لە توان بڵێن ڕنگدانەوەیکی هەیە بۆیە لە شعری زۆربەی شاعرانی ئەمە ئەو چێژە ئەەکەین هەوەستە ئەەکەین هەست بەو گەورەیەکەین کەەوە شاعرانی ئەمە چ چێژێکیان لە عیبادەتەکە بینیوە چونکە شاید حاڵەکان بریتێ لەو شعر و قەسیدە و غەزەلانێکەوە نووسیوانە کە هەست بەو قوربە ئەەکەی لە نێوان ئەوان و خوددادا ئەو قوربێک هەستیان بێت لە بین ئەوان و خوادا ئەو پاکێتە یاخود دۆزینەوەی هەندێ ڕەگەزی شعریکەوە ئەتوان بڵێم کەسەکە خوای گەورە چون بڵێن بەس ئیلهامێکی بەخشی بێ بەم کەسە لە عیبادەتەکانە لە شعری شاعرانی ئەمە زۆر لەم بابەتانەیە چونکە شاعرانی ئەمە بەر لەوەیەکەوە شاعر بن مەلا بوون زانا بوون بەشێکیشان توان بڵێن ئەولیای خوا بوون من توام ئەگەر ماوەسم حەمەشین هەربا توان بڵێن بەشێکیانی زاتێکی وەکو مەولەوی مەحوی ئەمانە بەدەر لەوەیەکەوە مەلا بوون وەروەها شاعریش بوون من قەناعەتمی ئەمانە عارف بالله بوون چونکە لە شعرەکان دەرەکەوێت بەس عارف بەخواکان توانیویانە بگەنە ئەو مەقامی کە مەولەوی پێگەیشتووە مەحوی پێگەیشتووە لەوانەیە ئەو شارانەی کە هەر ئەگا بە دڵ خۆی بۆ خۆی کیفایەت بێت کە بزانین ینی چۆن نووسیانەوە چۆن بە دڵ شتانیان ئیبداعێک لە شعرەکە کاتێ بەدیەکرێت سەکری ئەم کەسە لە خۆڕام شعرەی فڕە نەیاوە بەڵکو لە قوڵایی دڵیەوە شتێکی دروست کردووە بەنمونەک زاتێکی وەکو نالی کاتێک چێتە سەرباسی عیبادەت ینی ئیبداعێک وڵێن شتێک ئەدۆزێتەوە ئەم دۆزینەوە لە کەسێتران نەبووە وەکو وتم لەوانەیە فەقیهێک بەس ئەوانە چوارچەوەی بۆ حرام و حەڵاڵەکان عیبادەتەکاندا نەبێت بەس ئاسڵەوەکەوە تۆ لە ناوەڕاستی ئەمەدا تۆ چی بینیتەوە وەکو چۆن کاسێک تابلۆیەک کێشێ زۆرجانێت تابلۆی ئەمە سوعبەتمان بە تابلۆکانی بەڵام تابلۆی وایە کەوا کەسی خۆی وەکو چۆڵەن قیمەتی زێر لای زەڕەنگەرەکەیە کاتی لە تابلۆکە ئەڕوانێت قیمەتەکە ئەزانی وەگەرنا بەنموناگەر نالی ئەفەرمێت خۆشرێ عوزری گوناهکاران لەسەر زکری ڕیا ئەم بە نەرمی عەفو ئەو بە توندی عەفعەفە ئەخە چێ توانیم بگات ئەم بابەتە باسی مەیدانی خواپەرستیەکە ئەڵە مەیدانی خواپەرستی ئەو نییەکەوە خەڵکی تێگەیشتووە خادمی مەخدومیە نەماقوڵی ناماقوڵیە لەم دەرە ئاسەف سولەیمان ئاسەفە هەنی لە مەیدانی خواناسی و خواپەرستیە ئەگەر بمەوە خۆ ماقوڵکەم ناماقوڵم ماقوڵی ناماقوڵیە ئەڵێ لە ناو مەیدانی خواپەرستیە ئاسەفە بێتە سولەیمانش بێت ئاسەف مەزان ئاسەف وەزیری سولەیمانیش بووە تۆرە ئەم تەحویلە بکە لە بینی وەزیرێک و سەرۆکێکە مەلیکێکە سولەیمانێکە کە خوای گەورە مڵک و نبووەتیشی پێبەخشیوە ئەفەرمێ لە مەیدانی خواپەرستیە مەکانەکان ئەگۆڕێ ئاسەفە بێ سولەیمان شوی بە ئاسەف خوا دەست خۆشە ماوەسا عوسمان کاتە ماوەسا محەممەد وێڕاوی دووبارە بەخێر بێ هەر بۆ درێژە پێدەری قسەکانی ماوەسا عوسمان سڕی سحری ئەو محیبەتە ئیلاهیەی لە نێو دەق و خامە و بەیتەکانی شعری و شاعرانی ئەدەبیاتی کلاسیکی کوردی و زائیدەن بە ئەمڕۆژەوە بۆچی ئەگەڕێنی تۆیان چۆن لێ ڕوانی سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان بۆ بەڕێستان ئەزێتان کێشا زۆر سپاس بۆ وستافە جوانە ئەزێتان کێشا و مەمنونی میوانداریەکەتانین هیوادارم خواگیان یارمەتیمان با بتوانین شتێک بڵێن دوای لێی پەشیمان نەبین رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي ئێمە بۆ ئەوی بگەڕێینەوە بۆ باسکردنی عیبادەت پێم وایە باشترین شتێک لە شعرەکانی شاعیران گەورەتر و باشتر کە دڵنیام ئەوانیش بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بۆیە ئاوا لە خوا تێگەیشتون و ئاوا پژاوە زمانیان بەم وەسفە جوانانە وەک مامۆستا فەرمووی هەر یەکێکیان شتێکی دۆزیوەتەوە کە فەقیهێک جاری وایە نەیتوانیوە کەشفیکا بیدۆزێتەوە قورئانە. ئێمە ئەگەر بابەتی عیرفان باسکەین ئێستا لەوانەیە یەکێک جۆمان لێگرێ بڵێ باشە عیرفان چییە؟ گەنجی ئەمڕۆ ئێمە تەمەنی من و مامۆستا تا حەدێک کەلیمەی عیرفانمان زۆر جۆ لێ بۆ بەس لەوانەیە گەنجی ئەمڕۆ عیرفانی هەر نەبیست بێ بۆیە باشتر وایە ئێمە تەوزیحێک بخینە سەر عیرفان چییە؟ عیرفان بە زۆرمانە سادەکەی زۆر سادەیکەینەوە یعنی خواناسی وەک خۆی خوا بناسین بۆ ئەوی خوا بناسین پێویستمان بە
پێم وابێ باشترین شتێک کە خوای لێوە بناسین کەلامی خوایە. خوا کێیە چۆنە هەریکێکمان بە جۆرێک لە خوا ڕوانین، هەریکێکمان بە جۆرێک یەک خوامان هەیە، بەس هەریکێکمان مامەڵەیەکمان هەیە لەگەڵی، هەریکێکمان ناسینێکمان هەیە بۆی. بلا تەشبیه لله المثل الأعلى. کاتێک سیتە لە بەلەپۆلێکان پرسیاریان لێەکەی ئەڵێی مامۆسا فڵان کەس کە دەرستان پێڵێت چۆنە ئەگەر مایکێک بەریتە بەردەمی تەلەبەکان یا وەرەقەیەکیان بیتە هەریکێکیان ڕای خۆی بنووسێ، هەر یەکێکیان شتێکە نووسێ لەسەر ئەو مامۆستایی کە دەرزی پێڵێ. جا خوای پەروەردگار لەو سەرەوە لەم نزیکەوە هەر یەکێکمان بە جۆرێک تێگەین و هەر یەکێکمان بە جۆرێکی ناسین. بۆیە خوای پەروەردگار بە پێغەمبەرە فەرمێ قل هو الله ئەحەد، پێیان بڵێ خوا تەنیایە. یەکەم شتێک کە ئینسان ئەبێ هەوڵی بۆ باو تەقەلای بۆ باو تێی بگام ئاەتەیە ئەی محەممەد پێیان بڵێ ها تەنانەت بەڕێزان تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا ڕێنمونیەکە چۆن باسی خوا بۆ خەڵک بکە. قل هو الله ئەحەد، پێیان بڵێ خوا تەنیایە، الله الصەمەد بێکەم و کوڕیە، لەم یەلید وەلەم یولەد هەتا ئەخیر. یعنی تەواوی شتەکان خولاسەی کەلام بە پێغەمبەریانە فەرمووی صلی الله علیه و سلم تۆ ئەمە بە هاوڵان بڵێ، ئەمە بە نزیکەکانی خۆت بڵێ، ئەمە بە مەردوم بڵێ. سەیری ئەم تێگەیشتن جوانەکە کەواتە خوا تەنیایە، خوا کەم و کوڕی نییە، خوا مناڵی نییە و لە کەس نەبوو و کەسیشی لێ نابێ. باشە لە شوێنێکی ترا فەرمێ قل ئەعوذ برب الناس، بە ڕەبی الناس ناوی هێناوە، یعنی پەروەردگاری خەڵکە، مەلیکی الناس پاشای خەڵکیشە. ئەمانە ئەگەر هەر ئاواتیان بگەین وەکو چۆن تەفسیرە تەقلیدیەکە تەفسیر کراوە بەعمل نایە باشیش نییە. خوا زۆر نزیکە لێمانەوە وەخوا ئەگای لە هەموو شتێکمانە، خوا ئەگای لەو کەلیمەیە کە من ئەیڵێم و ئەگای لەو عەمەلەشە لە دەرەوە ئەم ستۆدیۆیە ئەیکەم. بۆیە من مامۆستا سەعیدی نورسی و کاک ئەحمەد و ئەوان زۆر زۆر ئیسفادەم لێ کردوون بەچی بەوەی کە ئەوان قسە پێش ئەوەی بۆ خەڵکی بکەن بۆ خۆیان کردووە، هەمیشە ویستویانە خۆیان نزیکەنەوە لە خوا. بۆیە ئێمە زۆر پێویستمان بەو ئەناسڕینەوەی ئەمڕۆ، یعنی یەکێک لە هەرە خەتەرەکانی ئەمڕۆ کە ئێمە بەداخەوە جاری وایە تێکەوتوین ئەنانیەتە. لە مادەیە حەزەکەین هەموو شتێک بۆ خۆمان بێ، لە مەنسەبە حەزەکەین هەموو شتێک بۆ خۆمان بێ، لە باس و خواس و کتێب نووسین و دەرکەوتن و حەزەکەین یعنی خەڵک هەر بڵێ مامۆستا محەممەد شاد باس ئەو مهمە، ئیتر ئەوانەی تر هیچی لە نازانن، هەر ئەم دەنگی خۆشەی تر ئەوانەی تر هیچیان دەنگیان خۆش نییە. ئەمە ئەنانیەتێکە بەرامبەرە بێتەوە بە چی؟ بەرامبەرە بێتەوە بەوەی کە تۆ عبودیەت لە دەست دەدەی، کە عبودیەت لە دەستدا عیبادەت لە دەست دەدەی، کە عیبادەت و عبودیەت لە دەستدا چێژ نامێنێ. بۆیە نەسیحەتێکی ئەم برا بچووکە بۆ خۆم اینجا بۆ ئەمانی کە لەم مەجلیسیان و بینەرانیش کە چاویان لێمانە و ئەبیستن ئەوەیە کە هەوڵ بین یەک ئیش لەسەر خۆمان بکەین، ئەوەیە کە خوا وەک خۆی بناسین و بزانین ئەو لە سەرووی دەسەڵاتی ئەمەوەیە. مەولەوی بەڵێ هەر بۆ تەواکرد یانی پێم خۆش لەسەر ئەم خاڵن هەڵۆ نامێ زمانەکە والێکەوە خەڵک لێمان تێنەگە هەز ناکەی گرفتمان ێستا لەگەڵ ئیلاهی نازنی ئەوەی گرفتمان لەگەڵ مەلیک ناسەکە هەیە. بەڵێ خوامان قبوڵە بەس هەز ناکەین تەداخلی ژیانمان بکە. ئێمە دەستت خۆش بێ، ئێمە کە خوامان قبوڵ بوو کە خوامان بە یەکتا ناسی، یەک یعنی چی؟ یەک یعنی یەک بەرنامە، یعنی یەک خوا، یەک بەرنامە، یەک ڕێگا، لەمە زیاتر شتێکی ترمان نییە ئێمە. بەڵام لەناو ئەم ڕێگایە هەزارەها شێواز هەیە بۆ ئەوی تۆ بگەی بەخوا. کەسێک نەخۆشە قەت ناتوانی منێکی لە ساغ وەکو نەخۆشێک لەگەڵ خوایە مامەڵە بکەم، قەت ناتوانم. کەسێک کەم ئەندامە قاچێکی نییە. ئێمە برادێکمان هەیە دێ بۆ مزگەوت، یعنی ئەگەر سەیریکەی ڕائمێنی ئاخر ناسینی ئەم بۆ خوا دڵنیام من ناتوانم ئاوە خوا بناسم کە ئەوەی ناسێ، ئەو بە جۆرێک ئەی ناسێ من بە جۆرێک ئەی ناسم. سیارە بکەم لە مامۆستا محەممەد و مامۆستا عوسمان. جنابت فەرمود مامۆستا عوسمان وتێ
خوا ئیلهامێکە بە عارفان کە بە شێوازێک مامەڵە بکەن بە شێوازێک شعر بنووسن چکار زۆر جار لە شعریشا پارانەوەمانەیە خواپەرستی هەیە بەڵام عارفان ئەگەر خوا ئیلهامێکیان باتێ ئەوەی تر مهێبیەکە و هیچی کەواتە لەگە منە فەرقی زۆر لەگەڵ کەسێکی عوامان فەرقی زۆرە بەڵام شێوازێکی پارانەوەمان هەیە کە زۆرجار عارفانیش پێی پێ نابن بۆ نمونە من زۆر مناڵبووم ژنێکی پیر لە گەڕەکەمانە هەبوو هەمیشە نییە ئەی پاڕاوە ئەی خوای لە ڕقی شەیتان لێم خۆش بە یعنی ئیتر بە جۆرە لە جۆرەکان ئەپاراوە هیچین چون عارفان ئێماڵین لە تەسەوف عیرفانەڵین ڕێگە ئەبەخسێتەوە بۆی کە خوا هیچ نەڵێ لی خۆش ببێ لە شێوازە ئەدەبیاتەکەی بەڵام کەسێکمانەیە ئەوام هەر شارەزانیە لە هیچ شتێک خوا بای ئەوەندە ئەناسێکەڵی خوای گیان بەس لە ڕقی شەیتان لێم خۆش بە هیچی تیان نایاڵێتەوە بۆچی دوعاکان والێکی کەسی کە عارف مهمتر لە کەسانم مەرج نییە عارف کەسێ بێت شا دەبێت و خوێنەواری بێت و ئەو بابەتانە ئەگەر ماوەسم هەڵ شارزاتر لێمە باسی مەولەوی کرد مەولەی پێم خۆشەوە دوایی بە درێژی باسیکەین بڕوامەکە لانی ماوەسە ینی کاتێ باسی ژیانی مەولەکە مەولەی چەند کتێبی خوێنێتەوە ئەو بابەتانێکەوە لە بەردەستی ئەمەدایە هیچ کاتی لە بەردەستی مەحی و مەولەی و نالی ئەمانیشان نەبووە قوربان ئاخر ئەوان حاڵەتی معنەویان بەخۆتر بووە لە شەرع زیاتر قوڵ بوونەوە حداقل سێ زمانیان زانیوە کە تێبگەن لە بابەتی عیرفانی و زمانزانی لە فشان بریتی بووە لەوەی کەوا خوای گەورە بەری بەم کەسە بەخشووە مەبەستمەوەی کاکەمیجان یعنی زۆر جار کەسەکە بڵین بە زمانی خۆمان دەشتەکیەک کە نە خوێنەوار بووە توانێتی پێی بە هەنێشت بەرێک کە باوکی خوێنوارگەش پێی بێنە بەر باسییان کردوڵەن کابرای شارە زوری چۆ بە حەج کە حەجی کە کەعبەی بینیوە و توێتی ئەم شتە ڕەشەتی وتان کەعبێ و تو کەعبە وتی ئەوەی کەوا هەموو ڕۆژەیە چەند ساڵە 5 ڕووماتێک گرۆ وتی ئەرەوەڵە چی بکەم تو دوعاکە قسەیەکی کردوم قسە زۆری مەوتوی خۆیان گیانمە لە جافایەتیە کەسێ کوڕیشمان بژە چونە ماڵەکەی لێ خۆشەبی ئیتر تۆش کەیف خۆتە ئەمە هەستەکەم کابرایەکی خوێنەوارس بەمە نەکە ئەو کابراایەکە بە پاچێتی خۆی چکە تاوکو دڵ دەروون پاک نەبێ ئیلهامیش و بەنایەت دڵ دەروونەکە کە پاک بوو ینی شتی بۆ سێتە سەر زمان وەک بڵێن کانی هەڵئەقڵێ مەولانا فەرمێت تاوەکو شەمسم نەبینی فێر نەموتیان فێرێکی بیوتی شەمس خۆڵنی جێشتدا لەو بەردە ڕقە کانی لێ قوڵان لەجا خۆ ئەگەر وای بێت خۆ مەولانە زۆر لە شەمس عالمتریش بووە بەڵام بۆچی کۆ دەژە کاریگەرێکی جا مامۆستا زۆر جار لە کوردەواریە ئێمە هەمان بۆ ئێستا ئەو دوعایە جێگەی قبوڵ نییە من زۆر جاری بینم و ئەیبیسم کە باسی لەسەرەکرێ بەڵام نازانم لە چ ڕۆحێت و ئەخلاقیت و فکرێکەوە لەناو ڕۆحەوەیەتە دەرەوە 100 گوناح و تەوبێ خوایە 100 گوناح و تەوبێ هەزار جا ئەمە زۆر جوانە جاری وایە تۆ بە وشەیەک ئەتوانی مەقسەدەقەی خۆت بگەێنی کە عالمی بەڵام خوا مەقسەدەقەت قبوڵەکا بەڕاستی مەولەویە فەرمێ هەر لەسەر ئەو تێگەشتانەی کە ئەوان هەر کەسێک جۆرێک تێگەشتنی هەبووە سەیری ئەم تێگەشتنی مەولەویکەن بۆ دینداری بۆ خواناسی بۆ تەوحید من کە دڵ دایمنەوە وەیلمەن غەرق متاڵای خاڵ لەیلمەن چ باکتانەی تەوەن تاو من شەوق متاڵای ڕووی کتاو من ئەڵێ من کە دائما خەریش یەک خاڵم خاڵ لە عیرفانی ئیسلامیە بە مانای وەحدەتیە وانی وەحدانیەتی خوای پەروەردگار ئەو خاڵە بێنە بۆ سروشت بێنە یعنی ئەو هەمیشە کە سەیری سروشتی کردووە هەمیشە کە سەیری دروستکراوەکانی خوای پەروەردگاری کردووە ئەڵێ من هەمیشە غەرقی ئەم شتم غەرق متاڵای خاڵ لەیلمەن من غەرقی خوێندنەوەی ئەو خاڵم جارێمە ئەو خاڵە تێ بگەم حاڵی بم چ باکتانەی تەوەن تاو من ئەوەی مامۆستا فەرمووی خەڵک تانەی وام لێ ئەدا بەردەتوێنێتەوە تانەی وام لێ ئەدا بەردەتوێنێتەوە شەوق متاڵای ڕووی کتاو من کا من شەوقی ئەوم هەیە بچم کتێب بخوێنمەوە شەوقی ئەوم نییە بچم بە دوای عیلمەوە بم جارێ من خەریکی مەوزوعێکی ترم لە شوێنێکی ترا مۆستا تەحسین لە کتێبەکە باسیەکە ئەڵێن شەو تا بەیانی مەسەلەن ئەمە مەموالەغەشی تیابێ کاتێکی زۆر خەریکی ئەڵڵا بووە وتیانە مەولەوی ئەو بۆ ناڵی لا ئیلاهە ئیلەڵڵا وتێتی مەجالی لایەکەم نییە
مەجاڵی نایەکەم نییە جارێ هەر ئەڵڵا ئەڵڵاکەمەها سۆفیەکان لەوەیە زۆر پێکاویانە ئەڵڵا ئەمە شتێکی شیرینە ئەمە شتێکە ئەوەیە کە بەڕاستی خوای ناسیوە زانیوەتی کە خوا چییە ئێمە بەداخەوە جاری وایە خوامان وێنایەک بۆ خواکراوە کە دانیشتووە و ئەخواخوایەتی شتێ بکەیت و بخاتە جەهەنەم ڕێک بەعکسەوەیە خوای پەروەردگار و پێغەمبەر ساڵسامە فەرمێ ئەو کەسێک کە هوشترەکەی لێو نەبێ و خەوی لێ ئەکەوێ و ئەڵێ بەخوا تازە تەواو هیچم دەست ناکەوێت لەم بیابانەیە ئەمرم کاتێککە خەبەریە سەرخەوی شکێنە ئیتر بە تەمای مردنە خەبەریە بێتەوە وشترەکەی بە بارە خواردنەکەەوە لەوەیە یا ئەسپەکەی یا وشترەکەی چەندێ دڵی پێخۆشە بێ چەندێ دڵی پێخۆشە بێ کە تۆ جاری وایە سیارێکە عاتڵە بێ لە شوێنێکە ناسیاوێکە بینی چەنە دڵی پێخۆشە یاکە ئەگەر یەکێدا بەزێ بڵێ وەڵام من فیتەرم لێزانم دنیا دڵی پێخۆشە بێ ئەگەر لە بیابانێکە بارێک ون بێ دوایی بگەڕێتەوە چەنە دڵی پێخۆشە بێ گەڕانەوەی بەندە بۆ لای خوا ئەوەنە دڵی پێخۆشە بێ مامۆستا هێ من پێغەمبەری خوا سەڵسەلەم لە خوێنەوار بووە وانە بەس عارف گەورەترین عارفیش بووە لەوهەیە لەوەیە باسێکی ترمان هەبێت من لەوەیە تەخەلیف بکە پێغەمبەر لە خوێنەوار بۆ چکە دڵ چاوی دڵی زۆر لە خوێنەوار و دکتۆرا گەورەتر بووە بە معنای ئەمڕۆ بۆ عیلمەی ئەمڕۆ نە خوێنەوار بوو ئیشەڵای و قساکە زۆر باشە کاخەلی یامە خێر بێ سەرچاومان کێشەوانیە ڕجا نازان ئەو مایکە چێتە پەخشەوە بابرا تووشی ئەوە زۆر باشە بەناویخوا سڵاتان لێبێت سپاس بۆ بێن خوا بەخێر الحەمد لە خواکەری بەنسیب لەم سی گەوهرەیە گەوهرێکی لێ بەنسیبی فریامان ینی فریا کەوتین کە ئەم شۆ لەگەڵمانە چکە دوایەوە ئەوزانتە تا ئینشاءڵڵا تا ژنایەمەوە خوا قبوڵ ئینشاءڵڵا ئەو بولبولەکەی ئێمە ئەم شۆ بۆ مەدینە ئینشاءڵڵا خوای گەورە قبوڵی کە خێر بێ بەشمانەکەی مامۆستا خەلیل پێشەوەی دەستکەین بە بەرهەم یەک شت هەبوو لەسەر قسەکانی مامۆستا محەممەد ئەڵێ بەندەیەکی خوا عاریفێک هەموو شەوێک بانگی خواکە هەموو شوێک تا بێن ئیتر نوێژی عیشای کرد بانگی خواکە هەتا بێن هەڵە شەوێک لە شەوەکان شەیتانیەتە بەردەمی ئەڵێ کابرا تو هەر بانگی خواکی خۆ جواب نایەتەوە ئەرە بێزار نەبووی بێتاقەت نەبووی ئەوی شەر بەردەوام بێ نەعەلتە کات لە شەیتانە بەردەوام بێ شەوی دوایی نەتۆسەی شەیتان چۆنە شەوی دوای لە نیوەی بانکردنی خوا زیکرەکە خەوی لەیەکەوێ یعنی یەتە بیریم قسە شەیتان و ئەوەسێ خەوی لەیەکەوێ کە خەوی لەیەکەوێ نها یاسوویەک دایگەڵێ خۆ من هەر بانگی خواکەم جواب نایەتەوە هەڵێ تەجەلی خوا لوتفی خوا بە جۆری زۆرەکانیەتە خەونی پێ فەرمێ هەر ئەوەی کە ئێمە زیکر و یادی خۆمان خستۆتە سەرزایی تۆ ناودڵی تۆ بۆ خۆی وەڵامە یعنی ئەبێ ئێمە کە عیبادەت بۆ خواکەین شاوەڕێی مقابل نەبین ئەبێ کە بانگی خواکەین ینی واتێ نەبین کە خوای گەورە جوابان نایەتەوە مەبەستم بەندەگی تۆیە ئیمانم تۆی ئاواتم دڵ عاشۆ جەتایدنی هەر مەولەی خۆیە فەرمێ شەوان خەڵوەتن ماڵ بێ ئەغیارن عالم گژە خۆ دۆست خەوەردارن ئیرام کردن وی کەڵپۆسەوە شەو ناڵین وەشم وای دۆسەوە کەڵپۆس شتێک بووە معلوم لای جنابتان لە پێسی حیوان کراوەتە لە ئەژنۆ هەتا و کەمەر ئەڵێ عاریفەکان کە زیکر و یادی خۆیان کردووە دانیشتون لە حزورە شەو ناڵین وەشن وڵای دۆسەوە ئەگەر خەویشم لێکەوە با نەکەم بەلا بێ ئەدەبی لە خزمەتی خۆی گەر با هەر ئاوا دانیشم سری ئەم معریفەی خوا بکە بە زمانی مامۆساکە فەرمێ ئەم خواناسیە ئەم تێگەیشتنە جوانە بۆ خواناسی جا ئێمەی هونەرمەند ئێمەی مەداح ئێمەی سرودبێش کە هەرچیەکە خوێنین هەرچیەگەڵین لە شعری عیرفانی لە شعری تر مەقسەد و مەبەستمان تەنها خوای گەورە و خۆشەویستی پێغەمبەرەکەیەتی خەڵکێک لێکدانەوەیکی جیاواز نەکا بۆ شعرەکانمان ئێمە کار هاتوێتە ئەم شوێنە مبارەکەوە کە شاشەیەکی ئیسلامی جوان و پاک الحەمدولله پەیامی دینداری ئەگەیانین بۆ خۆی وەڵام مەدر کەس نەچێت تاویلی خراپکە بۆ شعرەکان دەیان و سەدان شعری زۆر نازار و جوانمان هەیە خەڵک وازانێت کە بارێکتر نووسا بەڵام وانە سەری شعرەکانی وەفایکە یعنی خۆی ئەو قسەیشی وەفایکە ئەچێتە حەج لەگەڵ پیرەمێردا ئەفەرین بە چواردەوری بیتە تەوافەکەن دەستکا بە گریان زۆر ئەگری پیرەمێرد پێ فەرمێ ئەڵێ بۆ ئەگەیت ئەڵێ خەڵک زۆرتانم لێدا ئەڵێ ئەم شیعران تۆ بۆ ئافرەت نووسیوە دەی خوایە ئەگەر ئەمن بۆ خۆت و خۆشەویستان و خۆشەویستی تۆ نووسیوە با نەگەڕێمە ماڵم ناڵم لێرە وفات کەم لێرە لە خزمەی تۆ یابم ئەڵێ شەوەکەی ئازارێکی سگ لێدا وفاتەکە پیرەمێرد لە بەرەسی خۆم ناشتومە ئەترەوە باشترین وەڵامە ڕەنگزەردی خەزان خەتای پاییزن ڕەنگزەردەکەی من دووری ئازیزن
کەمان دەبێت مەستا نەبێ خاکی دەری مەیخا نەبێ ساقی لەکەن پەیمان ئاوای ڕێگای عاشق ئەوە شەری وەفاییە کاکی منڵی حەزمان لە خەڵی ڕێبوارە هیچێکە پێمان خۆش بەیەکەوە خەڵ ڕێبوار هەمومان ڕێبواری و ڕێگەین بەڕاستی ساسمان جا خزمەتان خاڵ ڕێبوار وەی خاڵۆی ڕێم وایە ڕێگانەزانەیە وەی خاڵۆی ڕێم وایە ڕێگانەزانەیە بم خسا ڕێگایە و ئەی خەزان لاگیانێ بم خسا سر ڕێگایە وەی خەزانەیانم تو دەوای دەردووە بۆ سۆینایە ژاتم تا ڕۆژی مرێدم هەر دڵێ لەلاتم هەزارێ ڕێگەی بارەوە تۆ
هزاد لا بجانب بمخسارنا وخزاولا دەستان خۆش بێ خۆ دەستان خۆش بێخوا ئەوسا عوسمان هاتی دیوانێکی بێخود لەگەڵا بوو ئەمە بۆچی دیوانی بۆ بێخود لە بابەتی مناجات و شعری ئاینیدا وڵاهی نازانم لانی بێخود چێژێک هەیە لە شتی ترا نەمبینیەوەتەوەیکەوە تاوەتی لە شاری نەعتا تۆم بێخود پێش زۆرێک لە شارانی تریش کەوتووە ئەوی شەرگەڕێتەوە بۆ ئەو دڵ و دەرو نەپاکێکەوە بێخودەی بۆ بەرامبەر بە خۆشەویستی پێ ساڵسەلام جا لەوەش بێخود شەری زۆر جوانی هەبوو کاکێمن و کاک خەلی شەکراریش حتمما بەشە لە شارەکانی بێخودان هەستم لە نوێ شوێنە جوملێ بووە وتایبەتیەوە شەری لێ و ڕۆژ و ڕۆژ تۆرەوە دڵی من ئەمە شارێکە زۆر لە گۆرانی بێژەکان و هونەرمەندانی دەنخۆش بووم دوو بە ڕێزە ناکردووە جوانشی لە پشتە و شارە بێگومان ئەوەی کە چەندین قسەی لەسەر بێخودێک کە بێخود ینی یەکێ بۆ لەو کەسانەی کە هیچ وەکو تۆفیقوابی گلێلێکە لە کتێبی مێژوێ دەبێتی کوریاڵێ دەبەسێتە شعری نەعشرێت هیچ بۆ بڵێ یعنی ئەمەش باڵێ مادەم تو ئەو بەلاغە دەجوانە ئەو بەهرە جوانە هەیە لا دەربەلای شێتریشە بەس خۆی شەراڵ ئەڵێ من یەکی لە شانەزەکان بریتەوەیەوە شاعری نعتم وڵا شەرێکی بێخودە بوو هەست سەبارەت بە بابەتی جاوەی خراپە و شعری لەو ڕۆژەوە ڕۆیشتو هەمووی ئەوڵەکەی ئەڵێ قەت دووبەیتی کۆتایی شاعرێک نایڵێ بەڵێ کە فەوتاوە دڵی من یاڕب ئەو هاودەمی میلەت و دینە شکر نەفەوتاوە بێخود ئەم شعری هەیە کە باسی گوناح حکات ئارەقم کرد و نەجات یەر نەدام دەردی گوناح لەرز و تاداری خەجاڵەت خۆم و ڕووزەردی گوناح جاڵێکی نەخۆشکەوێ ئەگەر ئارەقی کردوی شەڵا باش بێت مێڵێ ئارەقی شەرمەزاریشم دەکرد بەس هێشتا نەخۆشکە بەری نەداوم یەکێک لە مەرحەلەکانی عیرفان و تەسەووقی ئینسانەکەوێتە ئەو حاڵەتەی کە بەڕاستی لە زووتایی گرێ و هەست بە شەرمەزاریەکە ئەمەڵێ عوسمان نەی بۆ هینکەن بیخوێنیتەوە خۆش زاسایەگەرین بێت وڵات تۆزێ نەیمان بۆ بژەنە هەرستەکەی شەرحی کە تا دوای گوێ لێگرینەوە چێژ بەخش فەرمووی گەیە چەرخی معریفەت وێڵداشی من خاکم بەسەر من حەمامۆکی یەکم هێشتا لە سەعات بێگوناح ئەڵێ ڕەفیق شتەکانی من گەشتە چەرخی گەورە گەورە حەمامۆک جارانیان مناڵان یاری ماڵە باجێنیان کردووە ئەڵێ من ماڵە باجێنێشەکەم لە عەرزی گوناحیشە مشتە تۆیە دانەوێڵەی چاکە شک نابم کەچی دائیمەن هەڵگێڕ و وەرگێڕی ئەەکەم وەردێ گوناح ئەوەی کەوا وەرد ئەوێ زەی بکیاڵێت ئەبێ مشتێ تۆیکی پێ بۆگە نا تۆ بۆچی ئەمە ئەکیاڵیت بەساڵێ ئەم دویش یەکەم وەردی گوناح جا وەرد سوبحان ئینسان بەنای بڕۆ هەز خۆی دووەنگا بڕۆ هیلاکە بیت هەرەکەوی ینی ناتوانانی بڕۆیت بێخود هاتوو ئەمەی هین کردوڵێ نەتۆکەم پێەیە کەسی بناوەردی شارم وەردەکە وەردی گوناحیشە سەوزیش نەبووە وە کەسێ لادا لە ڕێحۆلی بیابان وا منیش نەفسی بەت پێم تەیەکە ئەم هەردوو ئەو هەردی گوناح جا حۆلی بیامان شتێکی ئەفسانەیە کە گوایاڵێ دەستیان لێوەشان و شتێکی وەها چوومە ناو بێشەی جغوردی زۆر خلافی شەرعەوە قەت لە شێری حەق نەترسام وا ئابێ مەردی گوناح بێخود لێراڵێ ئەی کەوا مەردی گوناح وەختوایە شانازی پێ بگرە ئەڵێ بەس منم ئەڵێ چوومە ناو بێشەی جغوردی زۆر خلافی شەرعەوە بێشە عادەتەن شوێنی ترس ناکە ئەنوە عەشا دڕندەی تایە قەت لە شێری حەق نەترسام لە خوۆش نەترسام وا ئابێ مەردی گوناح دوایەتە فەرمێ دێر بە دێڕ کەشکۆڵ و دیوانی هەموو عالەم گەڕام ڕەنگە معنایەکی تریشی هەبێ بەڵێ یعنی لەناو زۆر دەرس و دەور و ئەنواعی باسی سوچەکانی شەرعم بۆ کرا بە هەموو جیاوازەکانیەوە بەڵام من هەر سەڵم لێ هەر تێ نەگەشتم و هەر تێ نەگەشت و هەر لە ناو گوناح حەمامەوە جا بەداخەوە خەڵکێکمان هەیە ئاوایە جاڵە وا ئابێ مەردی گوناح دێر بە دێڕ کەشکۆڵ و دیوانی هەموو عالەم گەڕام تیانە بوو بێخوی وەک من منتەخەب فەردێ گوناح هەڵێ چی کتێبەکان گەڕامە چی نووسینەکان خوێندەوە دیوانی عالەم گەڕام
ئەڵێ کەسم نەبینی وەکو من هەڵبژاردێ گوناه بێت ینی کەسێک نەبینە تقریباً سەرنجشتی خۆی ئەکات جا شێعرەکە هەر بەم جۆرەیە پێدانانەی کە ئێستا ئێمە نیمان بێگومان عرقم کرد و نەجات یێرنەدام دەردی گوناه لەرز و تاداری خەجاڵەت خۆم و ڕووزەردی گوناه گەیە چەرخی معریفەت وێڵداشی من خاکم بەسەر من حەمامۆکی ئەەکەم هێشتا لەسەر عەردی گوناه مشتە تۆیە دانەوێڵەی چاکەش نابم کەچی دائیمەن هەڵگێر و وەرگێری دەم وەردی گوناه وە کەسێ لایدا لە ڕێحۆلی بیابان وا منیش نەفسی بەد پێم تەی ئەکا ئەم هەردوو ئەو هەردی گوناه چوومە ناو بێشەی جغۆردی زۆر خلافی شەرعەوە قەت لە شێری حەق نەترسام وا ئەبێ مەردی گوناه دێر بە دێر کەشکۆڵ و دیوانی هەموو عالەم گەڕام تیانە بوو بێخود وەکو من منتەخەب فەردی گوناه بەس ئەو مایکە کاک دێنە ئیشەکە ئیشەکە وەڵای شەکە دواتر بەکاری بێن ئەگەر ماوەسام دەمان خۆشم شعرێک بخوێنێتەوە ئاشتیکردنەوەیکی بۆ بکە ئەمە بەکاربێنم یا ئەوە ئیشەکە دوابزانم هاوکاران مەڵێن ئیشەکە باشترە دەنگی باشترە بۆی بەڵێ من بە حکمی ئەوەی ماڵە خەزورانم هەورامین جا لەبەرەوە حەزەکەم شعرێکی هەورامتان بۆ بخوێنمەوە و چاو بە یەکی ئەڵێن خەڵکی کوێڵێ هێشتا ژنم نێناوەگاتە هەر هەورامی حکومەکەی ناوێ هەر هەورامی هەورامیە نایتر شاڵە فێر کرایە وەڵای تر فێر کراوم نا تەواو تەوسێ کراوە پێوی دیارە خۆ مەولەوی هەورامی نەبووە منیش هەر وەک مەولەوی وە منیش هەر تەوسێ کراوە مامەسایی پێوی دیارە باسی دووری لای مەولەوی پێم وابێتر ئەگەر دووری لە شعرەکان و فراق لە شعرەکانیان بێنیتە دەرەوە وا بزانم شتێکی وای نامێنێتەوە جا ئەو شعرەتان ئینشاءڵڵا بۆ خوێنمەوەی تر ئەوەش کە عەقڵم بڕی بۆتان تەفسیرەکەم و ئەوەش کە لێی تێنەگەیشتم جێهێڵم دووری دیارن چەند ساحێب نێشن تۆی دەروون وەخار نێشێ و تەڕێشن هەرچی بووینون شێوەی تۆ پێشەن دڵ وە هەتیتەی حەسرەتدا کێشن هەرما هێنەو بۆ حاڵم پەشێوەن چون هیلال شێوەی ئەبرۆی تۆش پێوەن ئەڵێ دووری دیارە چەند ساحێب ئازار و چەند ناڕەحەت و چەند بە ئازار و بە ناڕەحەتە دڵ و دەرونی منی و دڵی منی وا ئازار داوە ئەگەر چی دڵ و دەرونی من بە ئازارێکی تر و بە ناڕەحەتێکی ترەوە برینار بووە هەرچی ئەبینێ هەرچیەک سەیرەکە شێوەی تۆیەتە بەرچاو بە تۆی بینێ دڵ وە هەتیتەی حەسرەت داکێشن یعنی بووە بە با بڵێن ئەوەنەی ناڕەحەتی بینیوە بووە بە هەتیتە وەکو با بڵێن شتێکە با بڵێن ئەگەر زۆر کورتیکەینەوە لەوانەیە بڵێن وەکو تریت ئاوە هەرما هێنەو بۆ حاڵم پەشێوەن هەرکە لەگەڵ مانگی نوێ بینم حاڵم پەشێوەن ئیتر ناڕەحەتە بم تووشی ناڕەحەتیە بم ئەمە بۆیە بە سادەیە یەکەم بۆی کە زۆر ئەوانەی ژۆمان لێگرن حاڵی بن چون هیلال شێوەی ئەبرۆی تۆش پێوەن چونکە ئەو مانگی یەک شەو ئەوەندە بە هیلال و جوانە لە برۆی تۆچێ ئەمانش بەڕاستی ئەگەر بۆ ئینسانیش نووسرابێ ئەوەندە وەسفێکی جوانە زۆر جیاوازی هەیە لە ئەمڕۆ نە شەو ڕاحەتم نە ڕۆ دڵشادم نە بە شەو ئیسراحەتم هەیە و نە بە ڕۆژیش بۆ شەو زولفی تۆ هێنێتەوە بیری من و ڕۆژ ڕوود مەوزۆ و یادم یعنی شەویش ڕۆژیش ڕووی تۆ هێنێتەوە یادی من بەڵێ ئێمە تۆزێک لە جدیای بێنە دەرەوەڵێ هەچی نوێژەکەم نوێژم بەتاڵە تەحیا دەخوێنم تۆم لە خەیاڵ لەو بابەتەیە بەڵێ ئەخە تۆم لە خەیاڵە لەوانەیە مەبەستی هەر ئەو بوو بێ بەستر ئێمە بۆ خۆمان بەکارێنین بەتایشیت شمشاد و نەرگز بە نەوشەی چەمەن سیر شانازار بینایی چەمەن ئادمارۆ بەویست دەرزەکەی باڵات ئەو دیدەی مەستت ئێتخاڵ ئاڵات سۆچنۆم حەسرەت دەردجیاییت نەک چوون بڵێ سەیادی تەنیاییت وەمەرگت دیدەم هام نەگوزەردا منیش لام لای تۆن ئارۆیا فەردا
متری مقامێ دەردم ناچارن ساقیا جامێ دۆز انتیزارن. بۆی کاتی ئەم برایانە زۆر نەگرم، هەر تەبیعەتی خۆم وایە ئینشاڵڵا شتێکتان هەر بۆ ئەڵێم. دووری دیارەیان چەند ساحێب نێشەیان تۆی دەروون وەخایان نێشێوتر ڕێشەیان هەرچی بوینون شێوەی تۆ پێشەیان دڵوەهەتی تەیای حەسرەتدا کێشەیان هەر ماهێنە و بۆ حاڵم پەشێوایان هەر ماهێنە و بۆیۆ حاڵم پەشێوان چون هیلال شێوای ئەبرۆی تۆش پێوایان چون هیلال شێوای ئەبرۆی تۆش پێوان نەشەو ڕاحەتم نەڕۆ دڵ شادەیەم شەو زوڵف و ڕوڕوویۆت مەوزۆ ئەو یادەیەم شمشاد و نەرگێس وەنەوشەی چەمەن شمشاد و نەرگێس وەنەوشەی چەمەن سەیر شانازایار بینایی چەمەن وەمەرگێ دیدایەم هەم نەگوزاردایەم من هیچ لام لای تۆیۆن ئارویا فەردایەم متریب مەقامێ دەردم ناچارن متریب مەقامێ دەردم ناچارن ساقیا جامێ دۆز انتیزارن ساقیا جامێ دۆز انتیزارن. خوا دەست خۆش بێ ماوەستا بەڵێ ناوڕێکمان هەیە بەس بەر لەوەی بڕۆینە ناوڕێکە ماوەستایە من یانی مەولەوی منیش خێزانم مەورامیە ماوەستا تۆزێک کارگەریم هەیە ینی دوو جار هەولێ یا بۆ عەمبەر خاتوونی خێزانیشتی نووسی و کەمەش وازحە لە شێعرەکانیا بە تابای و کاتێکە لەسەر مەرگایە شێعرێکی زۆر جوانەیە قازان قەتاران قوڵنگان هەوایی حەیفەن باڵا کە شەو بە تەنایی ئەمە نەسەن هیچ مناقەشەی ناوێ یا عشقە ئیلاهی لە دڵیا بۆ چکە زۆر جار ماوەسا سەرەتای دێڕەکانی وا دەست پێکەوە زانی و باڵای شۆخێکایلە بەڵام لە خوارەوە زۆر بە جوانی یانێ حاڵی دەردیەکە بۆیە من یەقینم هەیە زۆربەی زۆری شعرەکانی مەولەوی لە عشقێکی ئیلاهیەواتوە و بچیتە ناو ئاخنەکەیەوە و ئاخیرا ئیلا هەر خود یان نەسەد ناوی خوایەنە یان بە جۆرێک لە جۆرەکان بەیانی ئەوە نیەتەی دڵیەکە قوربان مەقسەدەکە و گەیشت ئیزافەی بچ بۆ قسەی ماوەسا ئەڵێ عارفەکان کاتێک ئەگەنە مەقامێک هەنیە ئەگەنە عالەمی مشاهدەیەک ئەڵێ ئەوەی کەوا ئەوێ تەوزیفیکاوە بیگەێنێ بە من تۆ نازانێت لا ناچارە بچێتەوە بۆ قاڵ بە مەجازێکە جارێتی ڕاستە چکە لە دێڕێکاڵێ حەزرەتی مەولەوی هۆشم بێهۆشن فام قامەت قاخ بووی دووری ئازیز مەوەوە دەماغ لەسەر مەرگایە هۆشی تەواو نییە
ئەوە نیاڵە دۆزیزارن ڕەحمەتی لێبێ لە هینە لە ئیتر زۆری بۆیە لە ئاخیراڵە ئیم شەوە هەر حاڵ شەوە ڕۆکەرو یانێ هەتنەوە بێگەمە ئەیخوا سامەرگە سەحەر چێشکەوەی بەیانی چی بکەم بۆیە پێم وایە مەولەوی نازم هەل خۆی حەزم کردەوە بڵێم مەولەوی زۆر خۆش مامۆستای بەڕێز ئەوەی خوای خۆش بێت دروستکراوەکانیشی خۆش زۆر باشە دەستان خۆش کرد بڵێ خۆم هەورامیم و دوو جار هەورامیم یان مەسەلەکە مەولەوی بوو کاکش وەڵی خوا شاهید عشقی مەولەویە مەولەوی من هەر زۆر باش کاتماوەندە نییە بچین لای ناوبڕێک ئازاد دەچین لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتاندا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بەدابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاک بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ وەرشۆنێک لێبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەویت. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەستەوا بانیە. پارشێو ناکەم. بەڕۆژێت بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیاکۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێوەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکە. ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە.
دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە ستۆدیۆی سیگەوهەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەم شەوە پیرۆزانە وەروا لە مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵتانین بۆی کەمێک دڵودەروتان ئارامتر بێتەوە ئیشاءڵڵا لە مەجلیسە عیرفانی و ئاینیانی کە هەین دەچینەوە لای دەنگە خۆشەکەی هاوڕێیانمان کاخەلیل و ستافەکەی و مامۆستا هێمن. کاخەلیگیان ئەگەر بەرهەمێکی تر پێشکەش بە بینەرانمان بکەی ئیشاءڵڵا. لە خزمەتتانە شعری مامۆستا محەممەد شادە خۆش وەڵا ئەوە جاهر مبارەکە کاریگەری ماڕە خەزورانی لەسەر.
نەزانۆ دووری تۆ سەختە هەرکەس نەزانۆ دووری تۆ سەختە وێڵا خەیاڵە و سیابەختە وێڵا خەیاڵە و سیابەختە بەخواجە دووری و دڵم سیاوە مەیلم بەدمەیلەن نامم بەدناوەن بەخواجە دووری و دڵم سیاوە مەیلم بەدمەیلەن نامم بەدناوەن مەیلم بەدمەیلەن نامم بەدناوەن مەیلم بەدمەیلەن نامم بەدناوەن داغ و غەم و وێم بەردەنۆ جاویر سکاڵم بەردەن پێلای جوان و پیر داغ و غەم و وێم بەردەنۆ جاویر سکاڵم بەردەن پێلای جوان و پیر گرما چاریە سارژی زامە دەردکاریە مەرگە من شاو دیمەگان وەصلیارم بۆ گەرچی دیار نییە ڕووی دیارم بۆ هاوارەی هاوار بە ماڵم لە دووری تۆیە دایمە ناڵێم
خوا دەست خۆش بێ خوا دەست خۆش بێ و خامەی مامۆستا محەممەدیش ڕەنگین بێ بڵێ مەکرات تاو نەبێ خۆش بەڵار بەلەسەر ئیزنی ماوەسا عوسمان و ماوەسا محەممەد پێم خۆشە ینی بە فرسەتی ێزانم جا ئەو دەفە ماوەسا زۆر لەگەڵ ئەو تێکستانە زۆر ئێتەوەها نزیکێگەیە ماوەسا داستان ئەکادیمی میوزیکزانە وەروەها معلوماتی باشیشی لە باوتە وڵات ئەگەر بکرێ ماوەسا داستانە زانیاریمان لەسەر دەف بێتێ یانێ چەند کەلیمەیەک بە کورتی لەسەردا بەناوی خی گەورە میهرەبان دەستخۆشی لە کەناڵە جوانەکەی پەیامەکەم و بەخێراتنیمانە بەڕێزەکانی شەکەم ئەگەر سەرەتا باسێکی کورد لەسەر مێژووی ئامێری دەف بکەین ئامێری دەف ئەگەر بین سێریکی دروستکردنەکەی بکەین بە حکمی ئەوەی کە ئەم ئامێرە بە شازێکی سادە یان بە شازێکی ئاسان دروست سەکرێ ئەبێ مێژوگەی بگەڕێتەوە بۆ سەدەمێکی زۆر کۆن بۆچی هەر ئەگەر ئاواتی قەتی بە دارێک بێنە وەکو بازنەیەک بیچەمێنەرەوە پێسێک بیە بە ڕووی چەماوەکەی ئەوێ بەدەف ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئامێرێکی زۆر کۆنە بۆ نمونە وەکو ئامێری کەمان نییە کە زەحمەتێکی زۆری بوێت و بڵین لە دوای ئامێرە پێرکەشنەکانەوە دروست بووە ئەم ئامێرە بە حکمی ئەوەی کە زۆر کۆنە چەندین ئاین کە دوا بە دوای یەک هاتوون پێڕەوانی ئاینەکان ئەم ئامێریان بەکارهێناوە بۆ نمونە ئەگەر بین سەیری پێڕەوانی ئاینی زەردەشتی بکەین لە کاتێکا کە کتێبی گاتاکان ئەخوێننەوە ئامێری دەف بەکارهێنن چونکە کتێبی گاتاکان وەکو سرود ئەخوێنرێتەوە بەڵێ مۆرێکیشی ئاینی پێوەیە دەف مستەنەدێکی هەیە کە چەند ساڵی لەمەوە پێش کرا ڕاستیمێکی گەورە مستەنەدی تەواو دەف بوو بە ئالەتێکی و ئامێرێکی جیهانی بە ناوی کورد ناسرا و خاوەنەقەشی گەڕاوە بۆ شاری سنە پێم خۆشەوە هەر معلوماتێک بەڵام لە نەتەوە جیاوازەکانە کە لە نەتەوە جیاجاکانی ئەم چواردەوری ڕۆژهەڵاتە بە چەندین ناوی هاتووە بۆ نمونە بە ناوی دایرە هاتووە دووب هاتووە توبراگ هاتووە غەرتەر هاتووە کنار هاتووە و مزماریش ئەم ناوانی هاتووە تا ئێستا ئامێری دەف ئەگەر بچینە وڵاتی ئێران لە تاق بوستان کاکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی کرماشانەوە وێنەی هەڵکۆڵراوی ئەم ئامێرە ئەبینین لەگەڵ چوار ژەنیارن سێ ژەنیاریان ئامێری هار بەژەنن واتەقی سارە خۆمان پێڵین ئامێری چەنگ دانەیەکیان دەفی چوارگۆشەی پێەیە کە بەپی بڕای بەپی قسەی مێژوونووسان بێت ئەو ئامێری دەفە ئەگەر بینەوە لای خۆشمان حتوان ئەوتانەکەی بینین لەخوا بەزار لە ناو تەشێخانەقاکاندا ڕۆڵێکی بەرچاوی هەیە ئەگەر باسی ئەوەش بکەین کە چۆنە لە گەڵ میوزیکە ئێمە ئەتوانیانی بەدەر لەوەی کە ئێمە لە تەقساینەکانە بەکاری ئێنین بتوانین لە تەقسە هونەریەکانیشە بەکاری بێنیانی بۆ لەگەڵ گروپێکی میوزیکە بەکاری بێنین ئەما گەڕێتەوە بۆ لێهاتووی مامۆستا بیژن کامکار کە لە ساڵی 1940 لە شاری سنە لەدایک بووە سەرەتا خولیای ئامێری زەڕ بووە لە لای باوکی کەنای حەسەن کامکار بووە دواتر لە ساڵی 1972 کاچێتە تاران و کۆلێژی هونەرە جوانەکان لە زانکۆی تاران دەست پێکات دواتریش دوای شۆڕشی ئیسلامی ئێران کە دواتر لەگەڵ براکانیە گروپی میوزیکی کامکارەکان دروستەکە بە سەرپەرشتی باوکی حەسەن کامکار ئیتر لەو کاتەوە ئێمە ئیبینین کە ئامێری دەف توانیوێتی کە ڕۆڵێکی بەرچاو ببینێ هەم لە تەقسە ئاینیەکانە هەم لە میوزیکەکانیشە دەست خۆش خۆسە دەستانگیان سپاسەکەین بڵێەوە ماوەستا عوسمان کاتێک پێشوازیش کرا لە پەیامبەری ئیسلام کاتێک کۆچی کرد بۆ یەسری دواتر ناوەکەی گۆڕی بە مەدینە هەر بە دەف پێشوازی لێکراوی هەڵواریدە لە فیلمەکە وایە کتێبە مێژویەکانیشە لەوە تەنان لە یوزەرسیتیشە لە ئەدەبیاتی کوردی لای مەولەوی زۆرمانێ دواتر لای ماوەسا محەممەد وا دیوانێکی مۆلەویێناوە لەویشە پرسم چەند لەگەڵ دەف سەرکاریان هەبووە لەناو ئەدەبیاتی کلاسیکی کوردی باشە ماوەسا محەممەد وەڵا مامۆستاگیان مۆزوعی دەف لە شوێنێکە ئاماژەی پێەیە سادەر وێشکە فێ بدەنە ڕووی دەف گیان منتەزیرن پەری ڕێزەی دەف ئەڵێ عادەتەن دەروێشەکان هینیان خۆی شێخی مۆدێرن دەفلێنایە دانیشە سەر کورسێک ویتر دەروێشەکان دەفلێن شێخی زووانە بۆ تەبان من خۆم شێخیشم هەر بۆی کە شێخەکان گرەیمان لێ نەکەن دا سەیرەکەی مەسەلەن دەروێش ئەڵێ سادەر وێشکە فێ بدەنە ڕووی دەف یعنی کە
کەفێ مەبەستی دەست کەف یعنی دەست مەبەستی دەستە بیە لە ڕووی دەف گیان منتەزیرن ها ناڵێ چاو و ژوێ و ئەم شتانە یەکسەر ئەرچێ بۆ گیان منتەزیرن پەرێ ڕێزەی دەف بۆ ئەو زنجیرانەی کە پێوەیەتی ئەو زنجیرانەی عەلقاڵخانەی کە پێوەیەتی ڕێزەی دەف مەبەستی ئەو ڕیزەیە ئەوە کو مەولەوی تاگەر محویش فەرمێ سەوار بێ فەرمێ کەلەی من دەفە نەک من دەفە کەلەی من دەفە نەک من دەفە عەرەبیە لێ نه هەر ئەڵێ دەف عادەتەن ئەو دەنگە خۆشەیە من دەفەوەیەکەوە هەر پێشەرا بێتەوە بە شتێکەوە هیچ چینێکی نییە بۆ ئەڵێ ئەوەی کەوات سەودەنگەکەی لێت ئەو دەفەکەیە چونکە ئەڵێ ئێمە هەمیشە سەرمان گەرمە سەرکە جۆشێکی نەبێ مەزرکە تاڵم بۆ چێت جەما مسایمە لە کوردەواریە ئەو کەسانی کە دەف لێ ئەدەن زۆر جار بەدەستیان و ئەتەقێ خراپ ئەوێ لە کوردەواریە لە ناوتێکی و خانەقاکانە پێڵێن ئەو دەفە شەهید دەفەکە شەهید ئیتر حرمەتێکی تەواوی لێ ئەندێ و لە شوێنێکی تایبەت هادەهاندێ چون دەف هەمیشە حرمەت و ڕێزێکی تایبەت هین یەکێ لەو ماوەسە باشە شارزایە ماوەسە زەهاوی کە دەفژەنی ئەڵێ من ڕقم لەو کەسانە بێتەوە کەوا دەف بەهانێ جۆڵایی نەکەن فڕیدەن و بەقاچ و هەڵە بێ حرمەتێکە بەرامبەر بەو ئامێریکەوە ئەکرێت چون ئێسانە کەسێ بە ناوی فەنتازیەوە هەنێش دەڵێ دەفاکە تەمەتۆدان و ئەم بابەتانە بۆیە مەوسانی لێرە خۆی بخێز بە جوانێکی دەفەکە حرمەتێک بۆ دەفەکە حەمەوە بزانم من باسێکی تر هەیە دەربارەی عیرفان و ئەوانە پیاوێک هەیە کە من زۆر ئیسفادەم لێ کردو کاک ئەحمەدی مفتیزادەیە کە پێم وابێ بەڕاستی هەندێک لێدوانی هەیە هەندێک شعری هەیە کە بەڕاستی دەرخەری ناخی و پیاوەیە کە چەند لەگەڵ پێغەمبەرگیانە ساسەلەم ئاشنایەتی هەبووە یعنی ئەم کاک ئەحمەدگیانە کە قسە بۆ پێغەمبەرەکە ساسەلەم ئەڵەی بەرامبەری دانیشتۆ و گوێی لێتی یعنی ئاوا قسەی بۆکە سەراپا ئەم دڵم عەشقوەبینە لە بۆ دیداری سەرداری ئەڵێ بەشکم بێ ماڵم ئاوەدان کە ینی بێشکم بێ گڕێ بەرداتە گیانم تاک و ماوم ینی ئەم چەمکانە ئەگەر ورد بیتەوە لێیان وەکو ئەوە مامەسەدانیش پێ بەرامبەر و ئەم میشانە بۆ بکە ینی ئەوەندە حەزوری پێغەمبەری خۆ سەڵسەڵم لە ژیانی کاک ئەحمەدی مفتیزادەیە هەبووە بۆیە ئەڵێ پەردەی چەمپینەی سیپاڵی شڕت سرم بەسەر گەردڵی پڕگرت دڵم بەردەبا سپا بێ پاڵاکەت گیانم بە فیدای قەد و باڵاکەت کێگەڕی حوبت بەر بۆتە گیانی ڕۆح و گیانەکەم باڵاگەردانی دڵێ بۆ دڵەکەت بە دڵ ژانی بێ هەزار جار دڵم بە قوربانی بێ بەداخەوە ئەو پیاوە ئێستا خەریکە بچووشیەکەنەوە خەریکەوامان لەکەن کاک ئەحمەد بەی خۆمان نەزانین بەس داوا لە هەموو مسڵمانانەکەم کاک ئەحمەدی هەمومانە هەمومان ئیسفادەی لێ کاک ئەحمەدی هەمومانە و هەمومان زۆر ئیسفادەی لێکەین و عەلامەیەک بۆ خۆشمانە ئەویش ئەڵێ یاران جەمن کەسی جا نەکردوێتەوە وەڵێ یاران جەمن لەو سەحرای یارانی گیانی بە پێغەمبەرگیانە فەرمێ نەبێ هێشتا خۆم پێتەوە مامۆستا ناسی سوبحانی مامۆستا محەممەد ڕەبیعی مامۆستا ئەحمەد مفتیزادە خەریکن لەناو مجتەمەع و کۆمەڵگا و کۆڵەکە جوانەکانی دین خەریکە ئەسرێتەوە باویان نامێنێ بەڕاستی خۆش نییە وەڵام من ڕژبینی بە پێچوانە هەستەکەم بەراورد بە جاران هێشتا زۆر ئەبینم گروتینێک هەیە هەمانە بەڵام بەڕاستی لایەقی ئەوان زۆر زیاتر لەم بابەتانەیە تێڕوانی نوغبەی ئەوەی کەوا لە ئەم سێ بەڕێزەکە جناب ئەمەشە پێدا ئەو نوغبەیەکەوە بە ڕێزەوەی ئەو نوغبە چیان بۆ نوغبەیەکەوە بڵێ نایناسی ئەو نوغبەیە چیان ئەو کاتە قدرەت و هێز و توانە ئەم سەکەسایەتی بۆ دەرەپێچمەوە مفتیزادە چێ ئەحمەدزادە ئەستەکەم ئێمە کۆکو کورد دان بەو شتە تاڵا بنین کەسی خۆمان زۆر لا باریز نییە وەگەرنا کاک ئەحمەدزادەمان بڵم خۆی بۆ خۆی مەدرسەیە کە کەم کەسی پێگەیشتووە کەم تەنانەت یەکی لەو شتانی کە باسی لێوەکەن ئاهشتی باسی لێوە کراوە ئەم کابرا لە ڕووی عیبادەت و گەشتە حاڵەتێکی وا کە من تۆ لەوانە گاڵتەمان لێبێت هەتا خۆی لە شوێنێکا دانیشتە باسی ئەو لێبوردەکە بەرامبەر بە هەموو کەسێ یەکێ لە کاکماجدی مەردۆخی کە خوشکەزای خۆیەتی خۆی گێڕاوەتەوەڵێ کاتێک لە سژن نەجا ئازاد کرا ڕۆژە من بردمە حەمام بیشۆرم پشتی هەموو شوێنی قامچەکان بوو پشتی زۆر بێتاقەتی کردم دوعایەکم کرد
ڕێک دەستی گرتم کە خۆشتا لە دین تێ نەگەیشتی دوعا لە کیەکەی من هەموو جارە شنامەوە جێڕ بۆ کەسانی دیکە ئەڵێ دین ئەوە فێرەکە کە تۆ لە خودی ئیتر مەسلحەتی خۆ نابێ نامێنێ قوربان و کاتی لە سژن یەتە ئەوش کەسەکە پێڵێ ناتوانێت وڵام هەموو کەس ئەتوانێت بەس بۆ ناتوان ناسانم ئەو کاتی لە سژن یەتە دەرەوە تەبعاً خەڵکێکی زۆر بەرەو پیرێشن بەرەو سژنەکە و ئەیانەوەی قسەیان بۆ بکە ئەوانی چواردەوری شێڵن قوربان آخر تۆ چەند ساڵ لە سژنایی و هیلاکیت و آخر ناکرێسە تۆ دابنیشی بۆم عەشامادە قسە بکەیت تکاکە من 2 ساڵە پەروەردەی خۆم پەروەرداکەم بۆ ئەو 2 دقەی قسە بۆ خەڵکە بکەم چۆن ڕێگەم لێگری کاری من ئەمەیە زۆر باش بە چیلای کاک خەلیل بینەران زە بە تامەزۆر چاوەڕی دەنگە زڵاڵەکەی تۆ ئینشاءڵڵا کاگێ من لەگەڵی هیچ ناکە ئەم شەو قوربان کاک خەلیل ئەم شەو بولبولە بەیانی ڕوا بۆ مەدینەی در ئێمە ناتوانین شتێ ڕۆژێ ببێ زیارەت ڕەوضەت بەنسیبم ئەی گرمە تەڵا ڕووی ئەم خاکی زەمینە دەی بەو عەترە سەدا بۆنی تۆی هێناوە بە سەوقات لەو ساتەوە ئەم مەنزڵە وەک خولی بەرینە لە باغانە
لقصري عارف الروي يا خوا دەستان خۆش بێ ماوسا عوسمانیان بەرەو کۆتاییە چی نەگەر دواوتێکتانە بێ لەگەڵ کاک محەممەد ئینشاءالله. وەڵا سوپاسانەکەم سوپاس بۆ تیپە جوانش فقط بابەتی عرفانیەت بابەتی زۆر هەڵەگرێت قەیبێک و دوان و شوێک و دوان و ئەمانە کۆتایی نایەت. شتێکی مەولانە کەمە کۆتا قسەم کە حەزرەتی موسا داوا لە خوای گەورەکە خوای گەورە با بۆ بینم، خوای گەورە فەرمێ تۆ من نابینی. ئەم ئەرینی و لەنتەڕانیە چۆنەوە ئەدەبیاتەوە زۆر شتی جوانیان بۆتووە. مەولانە فەرمێ ئەرینی کەسی بگویە کە تۆ ڕا نەبیری باشد کە تو با منی هەمیشە چتەڕا چ لەنتەڕانی. ئەرینی بۆ کەسێ باشە داوی بینی خوای گەورەکە کە درکی بەخوا نەکردوێ کە خوای گەورە ناو ناخی من تواوەتەوە چتەڕا چ لەنتەڕانی. شڵا بگەینەوە مەقاماتێکەوە و کەسانی پێگەیشتون گوزارێکی وەکو مەولانە دەستخۆشتان لێکەم. یخوا بەخێر بێ عوسمانیان سەرەتی چامان. دەستان خۆش بێ، لەشتان ساغ بێ. ماشەڵڵا مەجلیسەکەیان منەوەر کردین. وەفایەک بۆ وەفایی کە دیوانەکەی مهێنا لەگەڵ خۆمە تا چاو دڵ خوێنبار نەکەی، تەرکی هەموو ئەغیار نەکەی، شەوقی ویساڵ فکری ویساڵی یار نەکەی، هذا طريق العاشقين. هەبێت چاو دڵ خوێنبار بێ، هەبێ هەموو ئەغیار تەرکەی، ئەجا بەڕاستی فکری ویساڵی یارت بێ ئەو کاتێت خەنە قەبرەکەەوە ئەگەیتەوە حزور ئەوە ڕێگەی عاشقانە بەڕاستەکەی. ئەگەر ئاوا نەبین خەسارەتمەندین. خوای لەوانەمان نەژێڕی خوای. بەشتان ساغ یان زۆر ڕاستە. هەر کەسێ هات و وتی من عاشقم باوەڕ مەکە تا لەسەر گۆنای نیشانەی زەخمی ماران گەز نەبێت. دەستان خۆش بێ مامۆستایە من ئەگەر بەرهەمتان ماوەیەوە لەگەڵ مامۆستا خەلیل کاک خەلیل پێش بچیتە لای بەرهەمەکەت بەسەراتێک دێ لەسەر وابزانم کولەیە شتێکی وایە هاوڕەکان و پیاوتن ئەوە چییە؟ مڵەیە دەستان ئێمە تەمەنێکە بەیەکەوە ئیشەکەیان الحەمدولیلا زۆر خۆشەویستن. یاخوا دەسوپەنجەوەیان ساغ بێت و خوا سەلامەتیان کە. ئێمە پرۆگرامێکمان هەبوو لە کەلار ڕەمەزانی پار بوو، حوتی ڕەمەزان بوو. مامۆستا داستان پێکینەکەی تەواو کرد هەر پێش بابەت. قەدەرەن ئێمە لە کەلار ئەو پرۆگرامەمان هەبوو دوو شەو لەسەر یەک هەر شەوی 5-6 بەرهەمان عەرض کرد. لە بەرهەمی یەکەممانە لە شەوی حوتی ڕەمەزان ئەو شەوی یەکەم لە نیوەی گۆرانیە ئەمان خوێند یعنی ئەی سەحاریسە جەنەت بوو. ئیتر لە ناکاو مڵەیەک هات خۆی کێشە بەهێ داستانە طبعاً هەردووکیان فۆبیان هەیە بە مڵە. ئیتر کاک بڕوا وەسا بوو ئەوە بەس لێ ڕانی ڕاستەوخۆ بوو لەوێ ڕاستەخۆ پرۆگرامە ڕۆشت باش بوون. ئێمە سێ عازردەفی ترمان لەگەڵا بوو
وڵا ماڵە ناها بێشکۆ نەیان بڕی کاکرەویمان لەگەڵا بوو کاکرەوین خەریک بوو جگە جێ بێڵم ڕاکەم بەڵام کەبیر مەکردەوە هەر هەموو کارە تەسویریەکە ئێوەت مەگەرسە تۆ بڕۆیت ئەو لە فەیسبوک هەموو شتێکا بڵاوێتەوە یانی مشکەکەش وەساو بە دیارتانەوە لە مڵە هەریەک نییە ناخرم بە هەورامی لە کاکە وڵا ئەها ئەمەیە کە عەرزە دڕێیان لە ناو عەرزاتەمان لە 190یان نافڕن بەس شانسی ئەمان ئەوشەوە فڕی لای ئەمە پێێنە هوڵە ئەوەی لێم ئەرێ نازانم لەبەر قاچیشمان ناکەوت بوو تۆزە بەرزە بووی بۆی کە ژمیشی ترکا هەمیشێزی لێ بڕام و نێتەوە هیچی تەواو هەدەفم لا برد سەرەی سۆڵی نەیەکەش بوو بڕواش دیارە شتێکتان و تۆ مخالەفە بووە حاسەی بە خۆت دەزانێتی بەس ماڵی کاگرافی ناوە بێ هەر یعنی لە بەردەوامی ئیشەکەیا بووین دوو ئاسف دەفیتر لێەوە خەریک بوون هەر لەسەر ستێجەکە یە قاچی پیانە ماشەڵڵا کاگرافین لەفەی زۆر خوارد بۆی ئەوارەتی هێزی تیا بوو ئەکسەر مڵەهەی کوژماڵیا بێ خۆی تێگە ئازار و خۆشەویستانمان بەم بەرهەمەی خەلیل کۆتایی بە بەرنامەی سیگەوەری ئەم شۆ دێنی تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ. ندارم گرچی اندیده که بینم در جمال تو ندارم گرچی اندیده که بینم در جمال تو نیم نومی گذشتم در خیال تو الله 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 یا الله ساقی می هیدر بوانکم مغنی چنگ عزیزکم ساقی می هیدر بوانکم مغنی چنگ عزیزکم مطرب ساده سازگر آهنگ الله